سەوز هەوەی کە جنابتان ئەفەرمونون لە ساڵی 1970 سەدەی پێشوو باس لەوە کرایە خۆت لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکان تیمیان پێکێنە تیمی حکومی لە حکوومەتی وڵاتان بۆ گرنگیدان بە ژینگە و هەوڵدان بۆ ئەوەی نەهێڵن پلەی گەرمە لە ئاستی زەوی هەموو بەرز بێتەوە. دوای ئەوە لە 2008ەوە تقریباً گرنگیاندا بە ئابووری سەوز و ئەوەی کە باسی ئەەکەین چۆن ئێمە بتوانین ئەم ڕەنگە لە ئابووری بپارێزین. ئەم ڕەنگە لە ئابووری بریتە لە چی؟ بریتە لە ژینگە، دار و درەخت، کەشوهەوا چۆن بپارێزرێت. یعنی مەبەستمان چێ لە پاراستن و ئەوەی کە بیپارێزین، مەبەستمانەوەیە کە چالاکیەکانی خۆمان ئەنجام بدەین، بەرهەمهێنانمان هەبێ، بەکاربردنمان هەبێ، لە هەمان کات ژینگەکە بپارێزین. بۆ تێگەشتنمان لە ئابووری ژینگە ئەبێ بزانین لە ئابووری بەگشتی و لە زانستی ئابووری گرنگی ئەدرێ بە پەرەپێدانی بەردەوام. یعنی لەم چوارچێوەیە پێناسە ئەکرێ ئابووری ژینگە. پەرەپێدانی بەردەوام یاخود تەنمیە مستەدیمە چییە؟ تەنمیە مستەدیمە یعنی بەڕێزت پەرە ئەدەی بە شوێنەکە، بە لادێکە، بە شارەکە، کارگەدا ئەمەزرێنی، هەلی کار ئەڕەخسێنی، بەڵام لە هەمان کات بەردەوامی تیابێ. بەردەوامی بە چی؟ بەردەوامی بە گرنگیدان و پاراستنی ژینگە. ئەوە کە ئەرجی جەنابتان کردواتە ئابووری ژینگە چالاکی ئابووریەکان بەردەوام ئەبن، یاخود دەسەکەی بە ئەنجامدانی چالاکی ئابووری لە هەمان کات بیرمان نەچێت کە ژینگەیەک هەیە ئەبێ بپارێزرێت.